سڵاوتان لێبێت لەگەڵ بەردەوامی نووسەران لە نووسین و هونەرمەندان لە کارە هونەریەکانیان ئێمەش بەردەوام دەبین لەوەی هەفتانە بینەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە بەڵام لە سەرەتادا گرنگترین هەواڵە هونەریەکانی هەفتە با ببینین. لە شاری هەولێر و لە پەیمانگەی هونەرە جوانەکان شێوەکار ساکار سلێمان پێرفۆرمانسێکی ئەنجامدا. لە پێرفۆرمانسەکەدا ساکار بە دوای ڕاستیەکاندا دەگەڕا. بۆ یەکەم جارە ئیشی پێرفۆرمانسەکەم پێشەم ئیشێکی ئینستەڵێشن بوو لە سلێمانی، ئەم جارە لە هەولێر بۆ یەکەم جاریشە ئیشێکی تایبەتمە بێ لە شاری هەولێر. حەجمی ئیشەکە نزیکەی 5 مەتر بە 4 مەتر ئەبێت. وەکو عادەتەن ئیشی من ڕەش و سپیە ئەم جارە وەکو هەموو جارەکانی تر خامێکە سپیم هێنا بە ڕەنگی ڕەش لەسەر نووسی. نووسینەکەش ئەوە بوو کە خۆتان بینیتان show me your reality یا حقیقەتی خۆتم پیشان بە. حقیقەت وەکو ئەوەی کە نە فۆرمی هەیە نە شوێنی هەیە نە کاتی هەیە. حقیقەت ئەو حقیقەتەیە کە لەناو هەمومانە هەیە، بەس ئێمە چۆن بەری ئەکەوین لەناو هەموو بوونەوەرێکیشە حقیقەت هەیە، بەس ئێمە چەند هەستەوەرین هەست بۆ حقیقەتە بکەین. ئیشم لەسەر ئەوە کردووە. هیچ کاتێ بڕیار نایم لەسەر ئیشی فەنی، هەموو کاتێ تاو ئامادەم بوو ئیشە ئەنجە جێبەجێ ئەەکەم. وا دیارە ئەو بڕیار لەسەر من ئەیە، ئەگەر هەڵا نەبم ئەگەر زۆر بە وردی هەستم پێ کردبێ وای بۆ ئەچم ئەو بڕیار لەسەر منە. من زۆر پەیوەندیم هەیە بە خەڵکەوە لە کاتی ئیشکردنە. شتی زۆر سادە دڵخۆش مەکە، ئەوانە بەسن بۆ من. وای بۆ ئەچم ئەم ئیشە هونەری کە وەکو ڕیسێرچێک وایە لەسەر خۆم ئیشە هونەریەکانم بەرزبوونەوەی ئەو ئاستە هەستەوەریەمە. کاتێککە ئیشی فەنیەکەم ئەو هەستەوەریە ئیمۆشنل عاتفیە کە زیە ئەکات لە ڕێی ئیشی هونەریەوە ئەبێ من زۆر بە ئاسانی کەچیکەم. شتی زۆر سادە ڕوئەیە، گرنگە ئەو شتە سادە و ئەو شتە بەسیتە کاتکەی. لە شاری سلێمانی و لە هۆڵی یەکێتی نووسەران ناساندن بۆ 2 کتێب ئەنجامدرا. یەکێک لە کتێبەکان بە ناوی ڕووناکی مانگ کە لە نووسینی هارۆڵد بێنتریا و بەکر حەسەن لە ئەڵمانیەوە کردوێتی بە کوردی. کتێبەکەی تریش بە ناوی چەپکێکباران و باخچەیەک لە تۆ کە لە نووسینی شاعیر شوان شەفیقە و یەکەمین کتێبێتی کە چاپ دەکرێت. شێوازی کتێبەکە وەکو شێعرە ئەتوانین بڵێن کاکشوان بە تەکنیکێکی تێکەڵ بەڕاستی کاری کردووە لە کۆی کتێبەکەیە. زیاتر شێوازە شێعرەکانی بەدەر لە زۆر شوێنەکە لەناو وێنەی شێعریە ئیشی کردووە. لە هەمان کاتە گوتاری شێعری هەیە، یعنی هەستێکی شێعری لەناو گوتارە شێعرەکانیان بەرجەستا هەبێت. ئەم فۆرمە تێکەڵەیە کە زیاتر لە زۆر شێوازی شێعری کە کاکشوان کاری لەسەر کردووە و بۆ خۆی ئەتوانین بڵێن ئەگەر ئێمە خوێنەوەی بۆ کتێبە بکەین بە کورتی لە ڕوانگەی ئەسۆپۆلۆژیای شێعریەوانە قسە بکەین لەسەر دەقەکە، ئەتوانین بڵێن تێکەڵەیە کە زیاتر ڕنگانەوەی هەموو هەستەکانی مرۆڤی تیا بەرجەستا هەبێ. ڕووی مرۆڤ لە نێوان هەموو حاڵەتە بەکەوتانی کە بەرامبەر بە ژیانەیەتی لە زۆر شوێنی دەقە شێعرەکانیان کاکشوان هەستێکی نامەبوونی تیا بەرجەستا کرد بێ ئومێدی، یان دەتوانین بڵێن دەچێتە دۆخێکی خۆشگەراییەوە لە هەندێک دەقە، هەندێک دەقیشە دەگاتەوە ئۆپەڕی ئومێد.
لە چالاکیەکی هونەریدا شێوەکار ئیسماعیل خەیات لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر کۆمەڵێک دەمامکی لەگەڵ قوتابیەکان دروست کرد و پاشان لە پێشانگەیەکی شێوەکاریدا بەشێک لە کارەکانی خۆی نمایش کرد. سەرەتا زۆر سپاسی کاک ئیسماعیل خەیات دەکەم کەوا بڵێنەوە چالاکە هینا ئێرانە هەرچەندەکە بەشانویشن بەڵام پەیمان خۆشە یانی جگە لە پیشەکەی خۆمان جگە لە کارەکەی خۆمان پیشەی تر بێتە ینی شتی تر تاقیکەینەوە زیاوازتر لەوانێ ماسک بێ لەوانێ زۆر ئیشترێ بێتن پەیوەندی بە ئێمەوە بێ بەڵام لەوانێ ئێمە ینی دەرفەتی ئەومان نەبێت کە ئیشەکە ئەنجام بدەین. ئەمڕۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر من هەموو ساڵی گفتم ماونەتێ چالاکیتیان بکۆم ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە دوو چالاکی پێش پیشانگاکە وەرکشۆپێکم بۆ دروستکردنی قوتابیەکان دەمامک چۆن بۆ خۆیان دروستەکەن لەسەر خودی شخصیەتی خۆیان قوتابیەکان بە شتێکی تازەیان زانی زۆر سوودیشی هەبوو چونکە تەڵەبەی شانۆن. بەشی دووەمی چالاکیەکەم پیشانگایکە بۆ ئیشەکان هەندێک لە ئیشەکانی لە میوان 2005 و 2006 ئەم ئیشانەم لە هەندی شۆن پێشتر پیشان داوە بەڵام بۆ پەیمانگا و قوتابی پەیمانگا شتێکی تازەیە چونکە نەیاندێت. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری شارە زوور بە بەشداری چەندین هونەرمەندی شێوەکار لە شار و شارۆچکەکانی کوردستان یەکەمین گەلەری لە قەزای شارە زوور لە چوارچێوەی پێشانگەیەکی شێوەکاریدا کردەوە. هەڵبەتە ئامانج لە دروستکردنی ئەم گەلەریە ئەو بۆشایە زۆرە بوو کە لەم ناوچەیە هەبوو لە بواری شێوەکاریە بۆیە بریم لەوە کردەوە کە شوێنێکی وها دروست بکەم کە کارەکانی هونەرمەندانی شێوەکار تیا کۆ بکەمەوە و پیشانی بینەر بدرێ و پاشان ناساندنی هونەرمەندانی ئێرەیە بە دەرەوەی شارەکانی کوردستان. گەلێرێکی واش بەڕاستی لە قەزای شارە زوور زۆر ضرورە بۆ خەڵک بەڕاستی ئەمە یەکەم جاریشە کە گەلێرێکی وا لەم ناوچە بکرێتەوە بۆ خەڵک بۆی خەڵک ئاشنا بن بە کاری شێوەکاری و هەروەها زیاتر تێکەڵ بن لەگەڵ کاری شێوەکاری و سێرکردنی تابلۆ. بەڕاستی ئەتر ئێستا پێشوازێکی باشی لێکراوم گەلەریە خەڵکێکی زۆر هاتەوە بۆ سێری تابلۆکانمان تابلۆکانیشمان بەڕاستی شتی جوانی تیا و شتی باشی تیا هەروەها هەندی چەند شێوەکارێکی کەشی تایە تام دەقە بە سەرکەوتووی بەڕێوە چۆ. لە بنکەی لالشی ڕۆشنبیری و جڤاکی لە دهۆک ڕێوڕسمی ئیمزاکردنی پەرتوکێکی نوێ بەناوی لەیلەت هوروب زینە کە لەلایەن نووسەری کوردی ئێزدی خالید تەعلۆوە نووسراوە بەڕێوەچوو. ئەم پەرتوکە بە زمانی عەرەبی نووسراوە و ناوەڕۆکەکەی
چیرۆکی کچێکی ڕزگاربووی دەستی داعش دەگەڕێتەوە. غاية مش في فان فيسان فان برتغايا انه بقى متشتكي توثيقي او جرائم داعش بزيدها دينا كرين سيهشت حتى انها بردوامه راس زينو لك شوانا او الخزانه بيشرمي حتى انه انا قلنا ديارنا بترسي صاله زينو دس داعش دما وقت اسب كارن فيسان كم بيت اسبو دنيا بقمه دياري چه بسر زيدها هاتيا تيروس داعش حتى انه او ظلم وزوردارية الازدياد كنا بردوامة مقابل براستي او فوق تشتكي توثيقية دا جرائم داعش بين ديار دي بو جهاني وعالمي همشكي راستي. خارتوكا متشكريا يعني الدنيا همو زانبي عالم همو زانبي افقسا هاتيال سر شكرن السر قديا ناجيات رو والسر قديا ما ازديارا والسر شرف وناموسا مرا وكا وضعي ما يتشلوبو بري حياتها ما تشلو مستمر بو والجوار فهم تشلود عايشين وكان ها وضعي ما الدست داعش دا قديا ما تشلوبو وتشلو قديا ما هاتشكين عندنو شغلا ما هاتا بزحمت كرن والشغلة ما تولي وكتا بين سالة دا يعني شغلة ما قلق بزحمت بو أزهاري كاريبو بي هارتوكي بيا تشكرن. چیرۆکی وڵاتێکی ژێردەست و نەهامەتیەکانی و خۆشەویستی کورد بۆ فەرهاد و شیرین بوونەتە بابەتی بەرهەمهێنانی شانۆگەریەک لە ئەڵمانیا. لەگەڵ دیمەنە غەمگینەکان دوو ئەکتەر یەکێکیان کورد و ئەوی تریان ئەڵمان کارەکە ئەنجام دەدەن. ئەساس چیرۆکێن ڕاستن بەری دو ساڵ ئەس هاتبووم کۆلنێ و وێ چاوی ئەس تەوی 15-16 کەس ئینسانên کوردرە من ڕۆپەرتەژە چێ کرد ji ber wê jî min nîvî ji wan çîrokan feyz girt nîvî jî çawa bêjim yanî ne tiştên rastî mesela û eşqê wan min bixwe çêkir me li Stenbolê wan ciwand û aşqî hevdû kir di çîrokê de. Klar, es ist ein Unterschied, wie wenn man jetzt zu 5 oder zu 10... قورسە شانۆگەریەک تەنیا دوو کەس پێشکەشی بکەن لەگەڵەوەی کۆمەڵێک بن لەسەر شانۆکە. هەردووکمان دەبێت بە زیرەکی و ماندووبوونی زۆر ئەنجامی بدەین. چیرۆکی شیرین و فەرهاد دوور نەبوو لە ژیانی خۆم. چونکە خۆم کوردم و ئەم ڕاستیانەم لە ژیانی خۆمدا بینیوە و بەسرمدا هاتوون. Deswegen war das jetzt nicht so schwierig, mich irgendwie einzufühlen. لە میوزیک و گۆرانی کوردیدا کۆمەڵێک دەنگی خۆش هەیە کە بە تێپەڕبوونی کاتبوون بوون و لە بیری هەندێکماندا نەماون. نووسەران و لێکۆڵەرانیش هەوڵەکانیان زیاتر دەکەن دەیانەوێت دووبارە ئەو دەنگە ڕەسەنانە زیندوو بکەنەوە.
زەینەبیاش خەڵکی باکووری کوردستانە و لە ڕێگەی کتێبەکانیەوە دەیەوێت ئەم دەنگانە بە زیندوی بمێنێتەوە. خەباتم gelekî berfireh bû. Ez li ser dengê winda dixebitiyam ji xwe zêdetir. Yanî muzîka Kurdî de dengê winda li ser wa dixebitî. Bi wê berhevkirinê re ew xebat berfireh bû. Bi hemû beşê Kurdistanê min da pêşiya xwe ku ez ew xebatê ez dikim, ez karbim bi wa hunermenda berhev tiştê ser wa hunermenda berhev bikim û bikim yani bigînim hev û du berhemekî de pêşkeş bikim. Wê çaxê gelek hevalyan harîkariya min kir. Ev kitêbê min her du jî şekarên muzîka Kurdî ez nikarim bêjim temamî kitêba min bi xwe jî bi rastî. Min weke lêkolîn û berhevkirin min xebat tê de kiriye lê belê gelek hevalê min harîkar bûn weke hevkarî me ew xebat berhevûdî kiriye. Sala 2012 şaredariya Amedê gotin em jî dixwazin wê pirtûkê çap bikin. Min heta wê çaxê cilda duwa jî hazir kiribû. Wê demê min dan weke proje min inca tevî wê jî tevî yayekê min da şaredariyê jî. Lê piştî sala 2014 yani heta 2014 nehate çapkirin berxebata gelek berfireh bû. Lê 2015 de şekarên muzîka Kurdî yek û şekarên muzîka Kurdî du yani sala 1833 bi Evdalê Zeynîkê me cilda yekê dabû destpêkirin heta 1930 di cildekê de 1931 heta 2013 jî hunermendê ku ne li jiyanê ne ji 110 hunermendê ku ne li jiyanê ne kurteyek ji jiyana we bijareyek ji şekarên we yani stranên wayên ku şakarin hindek wêne û belgeyê li ser wa me weke du cilda hazir kir û şaredariya bajêr ya Amedê sala 2015 de her du kitêb çap kirin. لە دوابڕگەدا باس لە میوزیک دەکەین لە ناو ئێزدیەکاندا لە کللتوری کوردیدا بە پێی جیاوازی ناوچەکان میوزیک گۆڕانکاری بەسەردادێت و ڕێچکەی تایبەتی خۆی وەردەگرێت. ئەتنۆمیوزیکۆلۆجی گەڕانە بە دوای زانیاری میوزیکی لە ڕێگەی گەڕان بە دوای ئەو کەسانەی کە هونەرەکەیان بەکارهێناوە بە شێوەیەکی پراکتیکی. دکتۆر نەهرۆز ئاگرۆز باس لە میوزیکی ئێزدیەکان دەکات و زیاتر بابەتەکەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئەتنۆمیوزیکۆلۆژی یان ئەوەی کە لە ئینگلیزی و لە لاتینیدا پێ دەگوترێت ئەتنۆمیوزیکۆلۆژی ئەم تێرمە لە ساڵی 1950 لە ئەمریکا دروست بوو لەلایەن کەسێک بە ناوی یاب کونست
میزیکۆلۆجیست و ئەثنۆمیزیکۆلۆجیستێکی هۆڵندی بوو کە لە ئەمریکا کاری دەکرد. نووسینێکی بڵاو کردەوە مقالەیەکی نووسی بەناوی ئەثنۆمیزیکۆلۆجیتر لەو کاتەوە ئەم تێرمە ئەم ئیدیۆمە بەکار هات بۆ ئەو کەسانەی گرنگی بە لێکۆڵینەوەی موزیک دەدەن بەڵام میتۆدی گەڕان بەکاردێنن لە جیاتی ئەوەی کتێب و سکۆر و کاسێت و قەوانی موزیک بکەن بە سەرچاوە خودی ئەو کەسانە دەکەن بە سەرچاوە کە موزیکەکە دەژەن و پاراستویانە. ئەتنۆمیزیکۆلۆژی گرنگی دەدات بە موزیک لە ناو کۆنتێکستی لە ناو چوارچێوە و ڕەوشی هونەری و کللتوری خۆیدا. ئیتر هەموو ئەو مۆزیکانەی لەدایک دەبن لە کوردستاندا بۆ نمونە لە ناو کللتورە جیاوازەکانی ناوچەکانی کوردستاندا هەموو ئەو مۆزیکانەی لەدایک دەبن لە ڕەوشێک و لە کۆنتێکستێکی تایبەتدا لەدایک دەبن. بۆ نمونە کۆنتێکستێکی ئاهەنگی بوو گواستنەوەیە یاخود کۆنتێکستێکی فێستیڤالێکی کللتوریە لە ناوچێک لە ناوچەکاندا. ئیتر ئەم کۆنتێکستانە بەشێکن لە دروستبوونی ئەو مۆسیقا و ئەو مۆسیقایش بەبێ بوونی ئەو مۆسیقایە ئەم کۆنتێکستەش دروست نابێ. بۆ نمونە بەبێ ئاوازی هەڵپەرچێ ئەو ئاوازە ئەو گۆرانیانێکێ دەژەندرێ ئەگەر ئەوە نەبێتن ئەم هەڵپەرچەیە بەو شێوازە ڕێکوپێکە دروست نابێت. بە هەمان شێوەش ئەگەر ئەم هەڵپەرچێ نەبێ ئەو ئاوازە دروست نابیانی ئەم کۆنتێکستە پەیوەستە بە دروستبوونی موزیکەکەەوە. جیاوازی ئەثنۆمیزیکۆلۆژی لەگەڵ بوارەکان و دیسیپلینەکانی دیکەی مۆسیقا چییە وەکو پێشتریش باسم کرد ئەوەیە کە لە دیسیپلینەکانی دیکەی موزیکدا وەکو با بڵێن میوزیکال ئەنالیسیس شیکردنەوەی مۆسیقا یاخود میوزیکۆلۆژی یاخود هیستۆریکال میوزیکۆلۆژی موزیک و مێژوو ئەمانە گرنگی بەچی دەدەیت گرنگی بە چەند سەرچاوەیەشی مەکتەبی دەدەیت کە کتێب و ئەم شتانە نووسراون هەروەها ئەو سکۆر و ئەم کاسێت و ئەم سیدیانەی کە گۆرانیەکان لەسەر تۆمارکراوە شی دەکرێتەوە باسی لێوە دەکرێت. بەڵام لە ئەثنۆمیزیکۆلۆژیدا لەگەڵ ئەوەی گرنگی بە سەرچاوە نووسینەکان و سکۆر و ئەم شتانە دەدرێت بەڵام گرنگێکی تایبەت بەو کەسانە دەدرێت کە خاوەنی دروستکاری دروستکردنی موزیکەکەن لە کۆنتێکستە جیاوازەکاندا لە ڕەوشە جیاوازەکاندا.